خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین پیرۆزبایی لە دانیشتوان و خەمخۆرانی شاری سلێمانیەکەین لە یادی بنیادنانی شاری سلێمانیدا. سلێمانی ئەو شارەی کە وەکو دەوترێت لەکوێ خەمێکە بێت ئەو لەوەیە. هەندێک پێی دەڵێن پاریسی بچووک و هەندێک پێی دەڵێن شارە حیاتەکە و هەندێک پێی دەڵێن شاری هەڵمەت و قوربانی، شاری ئەدیبان، شاری ڕۆشنبیران، پایتەختی ڕۆشنبیری. ئەو شارەی ئەگەر لە باکوور هاوارێکە بێ ئەو لێرە لەسەر پێ، ئەگەر لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ئازارێکە بێ ئەو لێرە دەستی لەسەر دڵیەتی. بەڵام قسەی زۆر لەسەر سلێمانی هەیە. باز لەوە دەکرێت سلێمانی سزادراوە، سلێمانی پەراوێز خراوە، سلێمانی خراوەتە بەرداشی ململانی سیاسیەوە، سلێمانی خزمەت ناکرێت. چۆن ئەو شارە زیندوەی کە خەمی هەموانیەتی هەموانیش خەمی سلێمانیان بێ و بتوانن خزمەتی سلێمانی بکەن، وەک ئەوەی ئەمڕۆ لە پەیامی بەرپرسە باڵاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەتایبەتیش لە حکوومەتدا هەبوو کە هەریەک لە بەڕێز بافڵ تاڵەبانی باسی لێەوە کرد کە کۆمەڵێک بەڵێنی داوە بۆ سلێمانی و قوبات تاڵەبانیش شەوی ڕابردووەڵێت وەک جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئیتر سلێمانی بێخاوەن نیە و بێخاوەنیش نەبووە. ئێمەش ئەم شەو هەموو ئەوانەی لەسەر سلێمانی دەوترێت لەگەڵ بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی گفتوگۆ دەکەین. دکتۆرم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوون و توێڕای ئەو چالاکیانی ئەمڕۆ و سەرقاڵیتان. لەوە دەست پێ بکەم، سلێمانی سزادراوە، سلێمانی پەراوێز خراوە، سلێمانی پشتگوێ خراوە. سلێمانی ئەمانی هەمووی لێکراوە بەس نەک لە دەستێکی دەرەکی بە پلەی یەکەم خۆکارەکە لە ناو خۆیایە لەنەوەیەکەوە تا ئێستا ئەبێ بپرسین ئەو دەسەڵاتانی ئەو هێزانی کە لێرە بوون پێش خەڵکی تر بەرپرسیارن و یەکگرتووی و یەکڕیزی بەرپرسیارە لەوەی کە چی بۆ سلێمانی کراوە. کەم بۆ سلێمانی کراوە بەڵام زۆر بە سلێمانی کراوە. خەڵک بە سلێمانی ژیاوە بۆ سلێمانی نەژیاوە. خەڵک خۆی بە سلێمانی پاراستووە نەهاتوە سلێمانی بپارێزێ. لە هەر شوێنێکی ئەم کوردستانە گەورەیە بوو بێنەک لە شارەکانی تری هەرێمی کوردستان بۆ نەهامەتی، بۆ نەخۆشی، بۆ ناڕەزایەتی، بۆ خۆپاراستن، بۆ ئازادی، بۆ پشتیوانی، بۆ هەر شتێگاتۆتە سلێمانی. بەڵام کەمترین بەخشەکانی پێشکەش بە سلێمانی کردووە. بۆیە من بەڕاستی نامەوێت بە شێوە تەقلیدیەکەی بڵێم ئیرادەیەک لە دەرەوەی سلێمانی ئەتوانێت سلێمانی سزا بات، چونکە سلێمانی ئەوەندە لاواز نییە کەس بتوانێت سزای بات. سلێمانی هێز و ئیرادە و جوڵە و هەنگاو و ترپە و لەرە و بەردەوامی و گەشەپێدان لە خۆی وەرەگرێ، بۆیە ماوەتەوە. ئەجینا ئەوەی بە سلێمانی کراوە وەکو شێرکۆ بێ کەسەڵێ هەموو جارێکگەن بە مشارێک ئەی بڕنەوە و ئەم باڵای بە زیاتر درێژتر بەرزتر باڵاتر هەڵایاتەوە و بەرزە بێتەوە. ئەمە ئەگەر ئیرادە لە خۆی وەرنەگرێت کەم شار، کەم ئاوەدانی، کەم شوێن لە مێژووە هەیە ئەم هەموو هەڕەشەی لەسەر بوو بێ کەوتوێتە بەرداشی ڕۆم و عەجەم، کەوتوێتە بەرداشی سەفەوی و عوسمانی، کەوتوێتە بەرداشی تورکیا و ئێران، کەوتوێتە بەرداشی وڵاتانی ناوچەکە بە عێراقیشەوە کە لە 8 پرۆسەی ئەنفال حوتی لەم شارەیەک لەم پارێزگایە کردبێ، جینۆساید و کیماویبارانی لەم شارەیە کردبێ، بەڵام مابێ و بە پێوە بێ. ئەو هەموو نەهامەتی بەسەری هاتووە، ئەوەی داعش پێی کردووە، ئەوەی خۆمان پێمان کردوون، ئەوەی هێزە سیاسیەکان پێیان کردووە. بەڵام سەیرەکەی سلێمانی لەبەرەوەی ڕۆحەکەی لە ناو خۆیەتی ماوە. بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ خۆمان دەست بکەین بەوەی کە چۆن سلێمانی خۆی دروست کردووە ئەو ئیرادەی پێ ببەخشینەوە، ئەو سەقامگیری پێ ببەخشینەوە، ئەو متمانە و خۆشەویستی و خۆنەویستی یەکتر قوبوڵکردن و قوبوڵکردنی جیاوازی یەکتری پێ ببەخشینەوە. دڵنیابە بەس ئەمەی بەرێ بەس سەقامگیری بە سلێمانی هەموو شتێک تایاتێ. سلێمانی خۆی هەموو شتەکانی هەیە، بەڵام بەڕاستی ئێستا بارودۆخێک گاتۆتە پێشەوە و لە ڕابردووشە نەیتوانیەوە بەو توانایی هەیەی گەشە بکە. ئەژینا تۆ لەسەر ئاستی دنیا سیر بکە، بزانە ئەوانی کە لێرەوە ڕۆشتون لە هەر وڵاتێ بوون جێ دەستیان دیارە، شوێن دەستیان دیارە، توانایان دیارە. یعنی ئێمە بە مایەک توانی ماسلێمانی بکەین بە شاری داهێنەری ئەدەبی. بۆ لەبەری باگراوندمان هەبوو، لەبەری کللتورمان هەبوو، لەبەرەوەی مێژوومان هەبوو، ڕەسەنایەتیمان هەبوو، قوڵایی مێژوویمان هەبوو، بەرهەم و کەرەستەمان هەبوو، بەخششمان هەبوو. بە مانگێک لەگەڵ گروپی کە شکۆڵی زانکۆی ئەمریکیە بڕوا دەبێت لە 1974ەوە
شار هەیە لە فەڕەنسا لەگەڵ ئێمە پێشکەشی کردووە لەگەڵ ئێمە بە ئەندامەتی وەرگیراوە ئەمە شتێکی کەم نییە هەر وڵاتێکە قسەی بۆەکەی دەربارەی گەشەپێدان ئیسیسمار پرۆژەی وەبەرهێنان خوازیارە بێتە سلێمانی هەر وەفدێکی ئەجنەبی هەڵ باڵوێزێک هەر قونسوڵێک لێرە و گویان لێمە ئەگەر نەهات بێتە سلێمانی هەموو خەم و تەمەنا و خەونی ئەوە بووە عێراق بەجێ نەیەڵێ پێشەوەی سلێمانی ببینێ ئەوەشی هاتبێ خوازیاری ئەوەیە جارێکی تر بیبینێ سلێمانی خوا شتێکی پێبەخشیوە دڵگیرە دڵسافە دڵپاکە هەموو کەسێک قوبوڵەکە بەڵام لەم ئەخیرانەوە ئیرادەیە دروست بۆ کە یەکتری قوبوڵ ناکەن کە ئەم یەکتر قوبوڵ نەکردە سەقامگیریە خاتە بەرمەترسیەوە سەرمایە سەرمایەتی ترسنۆکە بۆ شوێنی سەقامگیرە ڕوە بژانەوە پارە دەرفەتی کار بازار دەرفەتی گەشەکردنی زیاتر بۆ شوێنی ئارام ئەڕوە تکام لە هەموو لایەک وایە با ڕۆژی سلێمانی بکەین بە وێزگەیەکی تازە بە دڕیانێکی تازە ئەوەی بووە ئەم 30 ساڵە ئەوەی بووە ڕۆی دانەنیشین بگرین بە دیار ئەوەی کە نەمان کردووە ئەبێ کار بکەین عارق بڕێژین بۆ ئەوەی کە چی بکەین پێمانەکرێت لە 12 مەرزی ڕسمی بشکانی عێراق لەگەڵ ئێران 6 لە سلێمانیە خەریکی حوتەمین تیلۆکۆەکەینەوە بێجگە لە مەتارە بێ بەهشت ئەمە دەرفەتی بژانەوەیە هەموو بازاری ناوەڕاست و باشوور و شارەکانی تری هەرێمی کوردستان لە بەروبوومی کشتتوکاڵی لە پاکەرەوەکان تا ئاستێکی زۆر لە دەرمان لە گەنم لە کەرەستەی بیناسازی پشت بە سلێمانیە بەستن بۆ غاز پشت بە سلێمانیە بەستن بۆ کارەبا پشت بە سلێمانیەکە بەستن بۆ گشتیاری بۆ کشتتوکاڵ بۆ پیشەسازی ئێدەوەرن بە ئەمانە ڕێکخین با ئەوەی من ناوم ناوە کۆتایی بە ئابووری چەتەگەری بێنین ئابووری چەتەگەری ئەوەیە کە پشت بە داهاتێکی زۆر لە ماوەیەکی کەما بەستێ پشت لە ڕەواکەیە پشت بە گومرگ و نەوتە بەستێ لە ناڕەواکەیە بە سواڵ و ساقە و سەرانە ئەوەی دایم کاگنەوشیوانەی و سێ ئێسەکە ئەبێ بچینە سەر ئابووری سەوس ئابووری سەوس داهاتێکی بەردەوامە مستەدامە بەڵام هێواشە بەڵام دەرفەتی کار بە لێشاو ئەهێنێ ئینتیما بۆ خاک دروستە بێتەوە خەڵک نان لە زەویەکەی خوای چێنێ ئیحتیما دەکات سەر کشتتوکاڵ سەر گەشت و گوزار سەر بازرگانی دوو ئاڕاستە سەر پیشەسازی هەڤاڵ بەڵام ئێستا حالیان کەمڕۆ یادی بنیادنانی سلێمانی بوو خەڵکی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا و تەنانەت لە ناو هەرێمی کوردستانیشە خەڵکی شارەکانی هەولێر و دوهۆک لێرەیە وەکو پەناگەیەکی ئارام وەکو سەقامگیریەک هەست ناکەی کاتێک کە نارانی ئەو هەموو شوێنانە لە سلێمانی کۆ ئەبنەوە ئەوانیش بە چاویی تر سەیری سلێمانیەکەن مەسەلەن بە چاوی میهرەبانی سەیری ناکەن بە چاوی دۆستایەتی سەیری ناکەن بە زۆرێک لە زۆرەکان ئەگەر پێیان بکرێ نانەوە سلێمانی ئەو ماڵە ئارامە بێ ئەزانی بەڵێ من وتومە و هەڵبژاردنەکانی ئەم دوایە دەریخست ئەم شارە موامەرەی ئەمە بنەزەری موامەرە نییە ئەمە بداتا و معلومات و زانیاریە من لە پێگەیەکی دەسەڵاتدارەتیە حکومڕانیە چ لەسەر ئاستی ناوخۆیی چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی هەرێمایەتی چ لەسەر ئاستی نێودەوڵەتی ئیرادەیەک هەیە نایەوێت سەقامگیری لێرە دروست بێت چکە سلێمانی زۆر بە خێرایی توانای گەشەکردنی هەیە بڕواتە بێ ساڵێک بە بە سلێمانی ساڵێکیش بە بە شارێکی تر لا على تەعین بزانە لەکوێ ئەیبینیت مەیە بە حکومەت مەیە بە پرۆژەی سیسماری بە سەرمایەدار بەوە بەرهێن بە بەڵێندەر بیە بە یاریزانێکی ڕاکردن بیە بە یاریکەری بە تیپێکی باسکەی سلێمانی بیە بە تیپێکی فوتبۆڵێنی سلێمانی ئەگەر کاسی یەکەمی عێراقی بۆ نەهێنایتەوە من سلێمانی منە ناسیوە کەواتە قسەیەک هەیە هەمیشە بە شاراوی ئەکرێ ئەوترێ گەر بێت و نانەوێت سلێمانی سەقامگیر بێ سلێمانی سەقامگیر بێ و ئارام بێ ئیتر حکمی کوردستانە کە حکمی بەرەو عێراق ڕوانی ئەمە میشە قسەی وتراوە ئەو ڕاستە من ئیسا بە تۆ ئەڵێم ئیستا ئەمە باسی ڕۆژی سلێمانیەکەین ڕۆژی سلێمانی باشە واز لە بنیادانیش بێنە بڵە ڕۆژی سلێمانی چ شارێکی تر لە عێراقا ڕۆژی سلێمانی هەیە و شانازی پێوە بکا پێم بڵێ ئادەی لە عەمارە هەیەتی بەسڕە هەیەتی شاری تری کوردستان هەیەتی ئەوە سلێمانی هەیەتی شانازی بکردن بەخۆوە شانازیکردن بە هەبوونەوە شارەزیکردن بە بوونەوە آخر خۆتە ئیستا تۆ ئەمە تا ڕۆژی سلێمانی دەیە لەبەڕێ سەرۆکی هەرێمی کوردستانەوە تا سەرۆکی حیزبەکان تا خەڵک چا وڵاتانی دەرەوە پیرۆزبایان بۆ من ناردۆ وڵاتە گەورەکان باشە کاکە ئەی باشە ئەم زاهیرەیە ئەم دیاردەیە ئەمە بەدیەکەی ئەمە دەلالەتی هەبوونتە دەلالەتی زیندووبوونتە دەلالەتی ئەوەی تۆ چاود لە ئایندەیە ئێمە نابێ بڵین
خەڵک چۆن سەیری سلێمانیەکە ئاوێ چی لێ بکە من قسەکەم لەمەیە ئێمە نابێ بێڵین وای لێبێ ئێمە نابێ بێڵین سلێمانی ببێ بە میر و گوزیری دەستی ئەم لاولا ئێمە ئەبێ بە عەقڵ بەوەی کە شوکری فەزلی ئەڵێ ئێمە نابێ سلێمانی بکەین بە زاری تاوڵە بیکەین بە پولی دۆمینە بیکەین بە یاریەک کە بە خۆت و بەختتە بە شەترنجە ئەمە قانونی هەیە ئەبێ بزانین کێ پاشایە کە پاڵێن پاشامە بەستم لە حکومڕانیە ئەبێ نابێ بێڵین ئەو مۆدێلە جوانی سلێمانی پێوەی ئەنازێ ئەوەیە کە نابێ بێڵین ئەگەر تەوریسیەت لە ماڵە لە باڵە لە هۆزە لە عەشرەتە لە حیزبە هەیە سروشتیە هەمووی ڕێپێدراوە بەڵام نابێ بێڵین و ئیرادی سلێمانی ڕێنایەت تەوریسیەت بێتە ناو حکومڕانی و دەوڵەتداریەوە ئیستا لە کوردستان خەریکە مۆدێلێکی تازەیەت مۆدیلی تەوریسیەت بەبێ ئەوەی سیستەمەکەمان پاشایەتی بێ ئەگەر سیستەمەکەت پاشایەتیە ئەگەر تۆ کوردستانێ بۆ من دروست کردووە ئەگەر بەپارەی باو باپیرت بۆ منێ دروست کردووە سیستەمەکەت پاشایەتیە و دەستور و خەڵک دەنگی پێیاوە وەکو هۆڵندا وەکو دانیمار وەکو یابان وەکو بەریتانیا من قوبوڵمە ڕای خەڵک پێش هەموو شتێکە بەڵام کە خەڵک دەنگی بەوە نەیاوە ئەو هەموو خوێنەی بۆ ئەوە نەیاوە تەوریسیەت بۆ حکومڕانی نابێ ئەمە زیانی گەورەی گەیاندووە ئەبێ سلێمانی خۆی نەهێڵێ وەزعی خراپی بەسەر بێ ئەجینا هەم بەردەوامە ڕەشەی لەسەر بۆ تۆ سەیری کە ئەوە شێخ ڕەزای تاڵەبانی ئەڵێ لەبیرم دێ سلێمانی کە دارەموڵکی باوان لە محکومی عەجەم سوڕێکێشی ئالی عوسمان بوو ئەمە کەم نییە تۆ نەکەویتە کەوتوتە دە بەرداشەکە هاڕیوانی بەس نەبووی بە بەشەی لە کەرەستەی ئەوان نەوێش تۆ سلێمانی بێ بە گۆڕەپانی ململانەکان خۆت نەبووی بە تەرەف گیری ئەم ململانێنی کە هەیە لایانی کەم توانی استقلالەتی خۆ بپارێزی لە چی لەو ململانەیانی کە هەن بۆیە بەڕاستی من قسەکەم ئەوەیە قەبارەی دوژمنەکانی سلێمانی یان نێارەکانی یان نەحەنا حەزەکانی یا هەر ناوێکیان لێنی ئەوانەی چاویان پێی هەڵنایە ڕەبی کوێراییاندایەوە چاویان بە سلێمانی هەڵنایە ئەوانە ناتوانن سلێمانی بخەن ئەگەر زمینەی سلێمانی لەبار نەبێ ئەگەر سلێمانی خۆی ئامادەی نەبێ کاڵم سلێمانی پێکاتەکانی ئەڵم پێکاتە بەشەریەکەی سەرمایە مرۆیەکەی بۆی نابێ و سەرمایە مرۆیەی ئەم ئیرادەیە لاواسکە نابێ سلێمانی با بەدەستەوە ئەگەر سلێمانی خۆی نەیویست بێ نە ڕۆم و عەجەم نە سەفەوی و عوسمانی نە ململانی دەوڵەتانی ناوچەکە نە ئینگلیس نە بەعسیش نەیتوانیوە ئەمەی پێ بکات بەڕێز پارێزگاری سلێمانی مەسەلەن ئەوەی کە باسەکرێت کە سلێمانی کەوتوتە دوا لە چاو هەندێک شاری تری هەرێمی کوردستان ڕاشکاوانە قسە بکەیت لە چیا سلێمانی کەوتوتە دواوە مەسەلەن لە پرۆژە مەبەستمە لە چیا کەوتوتە دواوە و لە چیا وا سەیرەکرێت کە سلێمانی لە سلێمانی خزمەت گوزاری کەمە لە شوێنێکی تر زۆرە ئەمە هەیە بە حەقیقی واللهی من ئەمە بەو ڕادەیە بەدی ناکەم سلێمانی بوونیەکی تەحتی بەهێزی هەیە و ئەو بەڕێزانی پێش ئێمە بۆ نمونە هەر بە نمونە پێت بڵێم لە ناو شارەوانی سلێمانی 1400 کیلومتر درێژی ئاوەڕۆ هەیە یعنی خەڵک وابزانێ باران لێرە کەمتر باریەوە لە شوێنی تر بە ئەکسەوە زۆرترین ڕێژەی باران لە هەموو عێراقا لە سلێمانیە بارێ ینی خۆشتێک نییە من بیڵێم ئەوە زانستە ئەوە مەسحە ئەوە قسەی کەژناسیەوە قسەی وەزارەتی کشتتوکاڵەوە پلاندانانە بەڵام بوونی تەحتی بۆ دروستکراوە 1300 کیلومتر درێژی تۆڕی ئاوی پاکی هەیە لە سەدانەوەی نووی خەڵک تۆڕی ئاوی پاکی پێ ئەگا سلێمانی جیاوازیەکەی لەگەڵ شارەکانی تر ئەوەیە لە هەر شوێنێک فرعوناوایەک وەزیراوایەک شوێنێک بۆ کۆمەڵی خەڵک دروستکراوە خەدەمات و جوانی و سەوزایی بۆ دروستکراوە بەڵام بۆ شوێن گەڕەکانی تری نەکراوە لە سلێمانی ئەم جیاوازی چینایەتیە ڕێ پێ نەدراوە دروست ببێ هەموو شوێنێگە بێ وەکو ڤێلای مەسوولەکان خزمەت بکرێ ئەبێ کارەبای وەکو ماڵی کراوە بەڵێکراوە کراوە لەو شوێنانە هەمووی کراوە بەڕێز دکتۆر بەدڵنیاییەوە ئەوانەی لە دوای 2014ەوەن نەکراوە چکەوە لە دەسەڵاتی ئێمەە بۆ بەڵام ئێمە بەو تواناکەمەی خۆمان کردومانە ئیسا ڕۆژ نییە من 10 پرۆژە بۆ 12 پرۆژە ئیمزانەکەم لە بودجەی بچووکە بۆ تۆڕی ئاو بۆ تۆڕی کارەبا بۆ ڕێگا بۆ سەوزایی بۆ قوتابخانە بۆ نەخۆشخانە بۆ بنکەی تەندروستی بۆ ئاگرکوژێنەوە بۆ پۆلیس بۆ سێکتەرە خزمەت گوزاریەکان هەمووی بۆ شارەوانی ئێستا ئێمە هاتوین بە سوال و ساقە خەریکە ڕێی خەمزە قیرەکەینەوە ئێمەین قیرەکەین نە لە سەردەمی حکومەتی بەعسانە لە 30 ساڵی خۆمانە قیر نەکراوە و توێتی خەمزە دەیە کە دەیتری بەسەرەوە نییە جەدوای اقتصادی نییە من بۆ بێ من قیرە برژم
باشە ئێمە هاتوین ئیستا خەریکیەوەیکەین ئێمە ئیستا هاتوین خەریکین ئۆتۆبانی بامان تەواوەکەین ئێمە هاتوین پارکی مەولانامان لەگەڵ کەرتی تایبەتە کردووە و ناوی منەوەرانی ئەم وڵاتەمان لێناون لەبەر ئەوە پرۆژەی زۆر باش هەیە دەست پێشخەری لێرە هەیە بڵێ نەخێر من بە ئەمانەتەوە ئەڵێم لە ڕووی خەدەماتەوە ئەو خزمەتەی بە سلێمانی کراوە کەمتر خزمەت بە شارەکانی تر کراوە ئەوەش بەڕاستی هەر لە سەردەمی ئێمە نییە عمقەکەی بۆ بابانیەکانە گەڕێتەوە عمقەکەی کاکە بۆ کونارە گەڕێتەوە بۆ 4,000 ساڵ لەمە و پێش کە تازە فەڕەنسیەکان لای جێشانەوە دۆزیویانەتەوە بۆری لولەییان بۆ ئاوەڕۆی حەمام دروست کردووە کە ئەمە لە دوای سەدەکانی ناوەڕاستەوە لە دوای سەدەی 15 لە ئەوروپا پەی پێ ئەبرێ سلێمانی بنیەی هەیە بنیاتی هەیە مەسەلەن هاوین هەر لە یەکێک لە بەرنامەکانی ئێمەیە باسی کێشەی مەسلەی پارەمان کرد بۆ ئاودان و سەوزایی ینی بە ئەنقەز بەشێک لە جەزرە وەسڵەتیەکان لە بەرچاوی ئێمە وشکە بوون یان لانی کەم ئەژاکان مەسەلەن ئەم چەند ڕۆژە بەڕێوەبەری گشتی تەندروستی باسی کەمی دەرمانەکە ئەمە سزایەکە یاخود کەم تەرخەمیکی داریە ئەزانی کێشەکە لێرە چییە حکومەتی هەرێمی کوردستان ئێمە پێمان وتون ئەمە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەسیلە وەزیرانە ئەوون بەرپرسیارم لەم قسەیە پرۆژەکانی نە لەسەر بودجێ پەرەپێدانی پارێزگاکانە من بیکەم ڕاستە و خۆ لەگەڵ شارەکەم پێویستی بە شتێکە من بتوانم بیکەم چونکە لە 2014 1 دیناری پەرەپێدانی پارێزگاکان نەهاتووە من لە وەفری ساڵی 2009 بۆ 13 کە مقستم لێاوە کە کۆم کردووەتەوە کە دەسم پێوە گرتووە ئەم پرۆژە تازانە ئەەکەم باشە نەپارەکە لە پەرەپێدانی پارێزگاکان و پارێزگا و سەرۆکی ئیدارەکان و شارەوانەکان بتوان بیکەن نە لە بودجەی ئاساییە نە لە بودجەی وەزارەتەکانە بودجەی وەبەرهێنانیش نییە چونکە کەرتی تایبەت نایە ئیشانە بکە خەدەماتن ئەبێ لە حکوومەت بودجەی بۆ تەخسیسکە ئەم بودجانە ئەگەر نەخرێنە سەر بودجەی ئاسایی یان تەندەرەکانیان لە 3 ساڵ بەرەوژوور بۆ نەکرێ ئێمە هەموو ساڵی تووشیان بە زمانە ئەبین تووشیم ڕۆتینانتە ئەبین بۆ شارەکانی هەمان ڕێکارە ڕێکارەکان وەکو یەکە لە شکڵە بەس لە تەطبیقا نەخێر بۆ نمونە ئەوەی کە ئاوی سەوزایەکانی دوهۆگەیە هەموو دقەیە هەولێرەیە هەموو دقەیەک ناترسێ سەری ساڵ بێتەوە تەندەرەکە بۆ دەرنەچێ ئەو بەردەوام بێت تا تەندەر تازاکرێتەوە تاکو ئەم جاراچێتەوە کە بنافەسەکە و زمانێک هەیە زمانەکە ئیتر هی جۆری کۆمپانیاکان بن هی قووەتی کۆمپانیاکان لێرەش ئەو زمانە نیە لێرە نییە کە سەری ساڵ لێهاو ئەزانی زۆر دائیرەی ئێمە دژی کەرتی تایبەتکارەکە یعنی من بە بەڕاشکاوی بە حکومەت دوتووە یعنی تۆ ئەبێ لە خزمەتی کەرتی تایبەتابی لە خزمەتی کەرتی گشتیابی تۆ ڕاست پێدراوی موچە وەرەگری نابێت تۆ شەریکی من نابێت پارێزگارم شەریکی کەرتی تایبەت بم نابێ خەڵک گێداوای سەهمی بینێ بکەم بۆ حیزبەکەم بەشی لێ بخەم بۆ خۆم سەرانە بۆ برادەرەکەم ئەمە ناکرێت ئەبێت ئێمە تێ بگەین ئەم ئیشانە ئێمە ڕێکیان نەخین چاودێریان نەکەین نایڵین گەندەڵیان تیابێ نابێ بە هەدەردانیان تیابێ بەڵام نابێ ئمە چامان لەوە بێ لە پرۆژێکی ئاو من چەنم دەزەکەوێ ئەمە نامانە هەیە هەموو ئەمانە هەبوون لە ڕابردووە ئیساژ نەزعی هەیە نەزع هەیە ئەگەر یەک تۆ چاوی لێ بنووقێنە بڕواتە بێ دروستە بێتەوە چونکە من بۆم دەرکەوتووە ئەمە بە بەرپرسیارەتی ئەڵێم بەشێکی زۆری ئەوەی لەم نەهامەتیە شەڕی هاتنەوە دەسەڵاتەکە یا بۆ حیزبەکەیەتی یا بۆ خۆیەتی بۆ خزمەت نییە ئەگەر بزانێ خزمەتکردنی خەڵک چەند قورسە ڕاکات وەکو ئێمە کە ئەمڕۆ بە ڕسمی داوام کردووە لەوە بەڕێز وەزیری ناوخۆ من 4 ساڵی خۆمم تەواو کردووە بە یاسا منە بێ بەردەوامم تا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکرێ بەڵام من لێرەوە پێ دەڵێم بە یەکێتی ئەڵێم بە گۆڕان ئەڵێم بە پارتی ئەڵێم بە حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێم من ئیستا ئامادەم دوای 4 ساڵەکەی خۆم ئیتر منە بێ لە پارێزگار نەبم ئەبێ یەکێکی تر پارێزگا بێ ناکرێ من چەلب بم بەم کورسیەوە ئەگەر دەستکەوتی تیانە بۆ من ئەچم واستەی بۆ بکەم بمێنمەوە بۆ من ئەبێ بمێنمەوە ئەمە بەچی بڕەبێ دکتۆر ئەمە هەست پێکراوە گومانی تیانی هەندێک لە بەڕێوەبەرەکان سوء استیفادە لە ئەبێ کەسێک کە داوای پۆست دەکات لەسەر ڕابردووی بهێنیت نەک خۆی بڵێ واستە بکە خزمی بەرێ سەرۆک عەشرەتەکەی بەرێ بێ بە مدیر ناحەیەک ئاخر مدیر ناحەیەک لەم زروف و بێ دەرامەتیە من بە تۆ ئەڵێم ئەبێ چی بێت هەموو داواکاریەکانیشی لە ئێمەیە بنزینەکەی گازەکەی چاکردنی سیارەکەی حەریقەکەی شۆفڵەکەی بەفربارینەکەی نەوتەکەی دەرمانەکەی پۆلیسەکەی ئەبێ ئێمە دابینی بکەین ئێ باشە ئەبێ پێی بڵێ تۆ کە داوای پۆستەکەی چی ئەەکەی ئەگەر تۆ بۆ نمونە پارێزگاربی چی پێشکەش بە سلێمانیەکەی نەک لە سلێمانی چی و دەزەکەوێ چی پێشکەش بە سلێمانیەکەی ئەتوانی عیلاقاتی بۆ بکەی
ئەتوانی پاری بۆ پیا بکەی، ئەتوانی معلوماتی بۆ پیا بکەی، ئەتوانی استیقراری بۆ دروستکەی، ئەتوانی پەیوەندی دیبلۆماسی بۆ دروستکەی، ئەتوانی لەسەر ئاستی نێودوڵەتی ناوخۆیی بیبیتە پێشەوە، ئەتوانی نەوتی بۆ دابینکەی، ئەتوانی سوتەمەنی بۆ دابینکەی، بنزینی بۆ دابینکەی، غازی بۆ دابین، ئەتوانی ئیدارەیەک بی لەگەڵ دائیرەکان تا غازگران نەبێ. ئەی چیمان بۆکەی؟ تۆ هاتووی لەپڕ غازگران بێ و دەوڵەمەند بی، لەپڕ بنزین پەنجای بخەیتە سەر و باقەکەی بۆ خۆت بێ، ئەبێن پرسیارانە بکرێ. ئەمە سلێمانی وێران کردەوە، ئەوەیە حکومڕانی وێران کردو. بەچی ئەمە ئەوستێ تقریبا نەزیفێکی کارژێڕیە، نەزیفێکی داراییە دکتۆر. هەر کاتێک بەرپرسەکان بوون بە خزمەتکاری خەڵک چارەسەرە بێ، بەڵام هەر کاتێک بەرپرسەکان پەنایان برد بۆ ئەو یەکە نیشتەجەبوونانی هەموو خەدەماتێکی هەیە و ڕۆژە لە ڕۆژان جادەیەکی پرتاسە و چاڵێکیان نەدی و کارەباکوژانەوەیەک و بێ ئاویەک و ئاوێکی پیسیان نەدی بە بەلوعەکەیانە بێ، ئیحساس و شعوریان چەند هەستیار بێ بەرەو لاوازیەک. ئەو جملەی جێگری سەرۆکی حکوومەتیش کە لە یادی ڕۆژی سلێمانی ئەڵێڵێ ئەبێ ئیتر وا سەیری پۆست بکا لە کەسێک کە دێت بۆ خزمەتکردن. من دڵم بەو دوو پەیامە خۆشە، بەڵام هیوادارم لە ئاستی پەیامان ئەمێنێتەوە. چ ئەوەی کاک باڤێڵ، چ ئەوەی کاقوبات زۆرم پێ خۆشە بۆ منتیقەیە. فەرمونون ئەگەر هەواڵ ڕێگرەوەکو محافظ گۆڕانە کاکە من سپێی نەدەست دەکارە کێشمەوە لەسەر دەستی تۆ فەرموو لەمنەوە دەست پێ بکەن. فەرموو ئەگەر ئێمە خزمەتکاری خەڵک نین، ئەگەر خاکی نین، ئەگەر هەموو ژیانی خۆمان، تەندروستی خۆمان، تیکەی دەمی مناڵەکانی خۆمان نەیەوە بەم ئیشە، کاکە یەکسەر لەمنەوە دەست پێ بکەن. کاکە من گۆڕانم، پرس بە گۆڕان مەکەن. یەکەم کەس بڵێن کاکەس هەواڵ ڕێگرە لە خەدەمات بۆ سلێمانی، هەواڵ ڕێگرە لە پرۆژەی وەبەرهێنان بۆ سلێمانی، هەواڵ ڕێگرە لە هێنای کۆمپانیای بیانی بۆ سلێمانی. کاکە لەمنەوە دەست پێ بکەن، یەکەم کەس من لابەرن. کاتەپێستی ئێستا کاتیەوەی پێویستی بە ڕاشکاوی من داوایان لەکەم ئەو قسانی کردویانە، ئەو قسانی کردویانە زۆر بەرپرسیارانەیە، زۆر لە جێی خۆیەتی، زۆر جێی ئومێدە، بەڵام پێویستە لە بەڵێنەوە بێ بە بڕیار، لە بڕیارەوە بێ بە کردار، لە کردارەوە بێ بە کردەی کردار، وەکو ماکس ڤێبەرەڵێ. ئەشکرێ ئەگەر نازانم من چاوەڕێ نەمە بەستم ئەگەر ئەو ئیرادی کە بە ڕێز باسیەکەی ئەوە تا من پارێزگارم ئامادەم، قایم قامەکانم لێرەواڵم ئامادەن، مدیر ناحەکانم ئامادەن، مدیری دائیرەکانم ئامادەن. ئێدە با دەست پێ بکەین. باشە دکتۆر، ینی مەسەلەی دەرمان و ئەوانە چارەسەرە بێ، ینی بەڵێ چارەسەرە بێ، بەڵام بۆ دروست بۆ بێ بە ململانی سیاسی، بۆ بێ بە قسەی ئیعلام اینجا چارەسەر بێ. من دایم وتومە تکام لێکردوون لە حکوومەت، وتومە ئێمە خۆمان زۆر باش ئەزانین گەڕەکی کەنەسوورە پێویستی بە باخچەی ساوایانە، لە سەدانەوەی تەواو بووە، لە سەدایەکی ماوە. باشە تۆ ناچی لە دەسەڵات نایی بە من لە سەدایەکەکەی بۆ تەواو کەم. خەڵکەکە تایە سووتێنێ، پەنجەرەی شوێنەکە ئاشکێنێ، تووشی ئیندیسارە بێ، 10 ساڵی بەسەرا تێپەڕێ. یعنی بۆ میلەت بە شەق پێمان بکە. میلەت بەدەنگ ئێمەی هێناوە، بەڕێزەوە ئێمەی هێناوە، ئێمە ئەرکە لە سەرمان بەڕێزەوە خزمەتی کەین. باشە لەشکرێک لە مدیر عام و مەسەلەن بریکاری وەزیر و ئەمانە خۆی زیاتر ئەمانە لە خوارەوە دروستە بێ. بۆچی ئەمانە پێشتر ڕێگری لەمە ناکەن؟ مەسەلەن ئێستا لێرە بریکاری وەزیری تەندروستی لە خەڵکی سلێمانی مدیر عام هەیە، خۆ دەسەڵاتی خەرجکردنی پارە و کڕین دەرمان لای ئەو نییە. نەمە بەستم بۆ ئەهێڵن کێشەکە بگاتە ناهێڵن، خۆمانە هەمومان کردومانە. بەڵام خۆ ئیشەکە زۆر ئاسانە. من یەک نمونە و پێڵەم ئەمە لە ئیمارات جێبەجێکرا بوو بەوەی کە هەمووی دووبەیوە و دووبەیوە کەرتی گشتی منافەسەی کەرتی تایبەتەکە. مۆزەفێک مهندسێک کە لای من ئیشەکە ئیشێکی باشەکە لە حوافیزی و ئیشاگەر قازانجی هەبوو، لە وەفرە گەرگەڕانیەوە و کەم تەرخەمین دەکردو بە هەدەردان نەبوو، بەشێ بێ پشکێ بێ جیاکەیتەوە لەگەڵ مهندسێک کە بە هەدەردانی هەیە کە دەرخستەیەکە بۆکە بە 36 میلیۆن توی نێری بە 8 میلیۆنەکرێ، ئەبێ جیاکەیتەوە لەوەی کە بە 8 میلیۆنەکە بۆ دێنێ بۆ دەکا. ئەگەر ئەمەمان کرد من پێ دەڵێم کۆمپانیا بۆ مشکلی نییە، لەبەری وەزیری نییە، لەبەری وەکیلی وەزیری نییە، لەبەری ئەمە مدیر عامەی نییە، ئیشی فعلی و مەیدانی هەیە، پارەکەش لای کەسێکە کە خاوەنی کۆمپانیاکەیە. هەموو مستەلزەماتێکی دابین کردووە و دەوامێکی درێژیش بە کارمەندەکانیەکە، نەبایکۆتی لێکەن، نەگلەی لێکەن، هەمومانە بێ بین بە واستەی کەسێکی کەرتی تایبەت ئیش بۆ دەرچۆکی زانکۆ بدۆزینەوە. باشە بۆ لەبەری سیستەمێکی ڕاست دەوێ ئیشەکە، مۆدلێکی ئیداری ڕاست ئیشەکە، شەفاف ئیشەکە. ئەم سەرمایه‌دارە لە دەیان وڵات ئیشی هەیە، نەخزمی خۆی دانەناوە پارەکەی بۆ کۆکەنەوە، سیستەمی داناوە، متابعاکە، دەرفەتی ئیشی دروست کردووە، ئاگای لە ڕەبحە، ئاگای لە خەسارەیە. لە ناو حکومڕانیشە ئەبێ ئەمە دروست بێت. هەتا ئەمە دروست نەبێت ئەم ئیشە سەرکەوتو نابێ و ئەمە بەو نەوع ئامێنێت. بە دیاریکراوی مدیر عامێک کەسێک هەیە، مەسەلەن بۆ من بە ڕاشکاوی پێت بڵێم
پارتی بێ ڕێگری بکالەوەی کە پارەی دەرمانی سرف نەکرێ بۆ سلێمانی پارەی ئاو سرف نەکرێ مەسەل لەمانە هەیە من لە 4 ساڵی ئیدارەیە و لە ئەنجومەنی پارێزگاش بەڕاستی شعورم بەوە نەکردووە و ئەگەر گەیشە کردبێتی واللهی چوومەتە سەری شەڕم لەگەڵا کردووە و گەیانومە بە شوێنی خۆی و ئیجراتمان لەگەڵا کردووە بەڵام لەوانەیە کەسێک خۆی چونکە ئەگەر ئەمە بە بەرنامەکرێکێتی و گۆڕان بۆ قوبوڵەکەن لەم حکومەتەیە بن نابێتەوە نابێ من خۆم حساسم پێ نەکردەوە کەسیش بەوە ڕازی نابێ و کەسیش نهاتوە کوردستان لە تکا و پەرتکا و بچووکاتەوە ئەوەی بکە بەڵام پێم بڵێ مدیر عام ئەچێوەکو من شەڕی دائیرەکەی لە وەزارەت کاڵم نەخێرەمانی سلێمانی ناچن شارەوانی ئەچێ لەگەڵ وەزارەتی شارەوانی شەڕی ئیشەکان و حیسەکان و بودجێ سلێمانی بکە من پێ دەڵێم نەخێر ناچن ئەبێ بێتەوە یا لە ڕێی منەوە بێ بەڕاستی ئەمە نابێ ئیستا وەزارەتەکان لەن کاکە تۆ بووی بە حکومەتێک لە ناو حکومەتە یا خۆت پارە دێ و جوابیانەیتەوە یا لە کەرتی تایبەت بۆیان پیاکەی یای شەڕەکەی لەگەڵێ ماکەی ئێمە نیوەمان مدیری شوێنەکانمان ناناسین مدیر عامی شوێنەکانمان ناناسین ئەمە خراپە لە دەستکەوتەکانە یەن بۆ لای ئێمە لە گلەیەکان و نەبوونی میلاک و نەبوونی ئەوە داوامکردنا لە ئیشکردنا لە بوو جەزیاتکردنا چن بۆ لای خۆیان ئەبێ ئەم دووفاقێ لاشێ من ناڵێم هەموو بەڕێوبەرەکانوان بەڵام بە ئەمانەتەوە پێتانەڵێم بە دەگمەن هەمانە بەڕێوبەرێکمان لێرەوە بچێت شەڕی سلێمانی بکە لە وەزارەتەکەی ئیترە وەزیرە گۆڕانەیەکێتیە پارتیە من هیچ بەلامەوە گرنگ نییە ئەبێ بچێت ئیشی خەدەمات نەک شەڕیەکێتی و گۆڕان بکە نەک شەڕی دائیرەکەی خۆی و ئیمتیازات و سیارەکەی ژێرخۆی بکە ئەوە نا هەڵی ئەگرێت شەڕی بودجێ 100 مەتریەکە لەوێ هەڵی ئەگرێت هی ئاوەڕۆکە هیچ جەزەی وەسەتیەکە من ناڵێم لە حکومەتا بێ بە شەڕ بڕۆین بەڵام سیستەمەکە بە دوواداچوونە شەڕەکە ئێمە محامی بوون بەس نییە ئەبێ ئەدڤۆکەر بین ئەبێ داکۆچیکەر بین بەڕێز دکتۆر کاتی ئەوە نییە ئەم کەسانە ینی ئەمە دوور خرێنەوە بەڕاستی ینی سلێمانیان پێ سزا نەدرێ ئەمانە سزا بدرێن ینی زۆر ئاسایە کەسێک بە هەفتەیەک لە هەولێر بێ بە دوای کارەکانی ئەی بۆچی دانراوە من یەک پرسیارەیەکێتی و گۆڕان و پارتیشەکەم چەند ساڵە لەبەر ئەوەی مدیر عامێک لانە بن لەبەرەی لە دەنگانە دەنگیان باتێ ئەم مدیر عامە چەند دڵی کەسی لە یەشانون مدیری مەکتەبێک 20 ساڵە مدیری مەکتەب و دوای کوڕەکەی یا کچەکەی کردەوە مدیری مەکتەب چەند زەرەریاوە لە ئینتیخاباتی شای یەک کەسم لەمانە نەدیوە بچن دەنگ بن تێگەی باشامانە بۆچی ئەم شارە ئەم وڵاتە خەڵک دەنگدەرەکانیان شەهیدەکانیان کە سوکاری قوربانیەکانیان ئەکەن بە قوربانی پۆستی خەڵک بۆچی ئەیکەن من لیانە پرسم یعنی من نازانم ئەمە حکمەتی لە چیایەن بە دەستی خۆیان ژێردارەکەی خۆیانە بڕنەوە لەگەڵ لەو پۆستەش لایەن بردن ئەچنە حیزبەکەی دژیان من لێرەوە پیان ئەڵێم یا لە ماڵەوە دانیشن یا خیشەکەن یا ئەتۆرێن یا بە شێوەیەگە و ئیدارەیە بەجێڵن وەکو قاسە بەتاڵی بۆ من بەجێ هەڵرابوو باشە چۆن وا ئەکرێ من ئەمەوێت کە پارێزگان بەجێشت ئیستا خەریکم پارکین بۆ پارێزگا دروستەکەم کە من بە تەمام سبینێ بڕۆم بەڵام پارکینی بۆ دروستەکەم یەم چتری بۆ دروستەکەم یەم سەوزایی بۆ دروستەکەم یەم دەواازەی بۆ دروستەکەم یەم خزمەتی ئەەکەم یەم خەتەکانی تۆخەکەمەوە بۆ شارەکەشم ناکێ بڵێ مادەم من سبینێ وازێنم خولەکەم تەواوە بێ خواامەکرەوەی دوای منیەت بەتونی بابایەچێ با هیچی بۆ نەکرێ با خەڵک بزانێ هەواڵ چەند پاڵەوان بووە ئەبێ کۆتایی بە پاڵەوان بازی بێنیت ئەبێ خزمەتی خەڵک خزمەتکاری خەڵک ئەبێ خزمەتکاری فعلی خەڵک بین کە خزمەتکاری فعلی خەڵک بین نام هەموو ڕتڵە سیارەیەمانەوێ نام هەموو حرەس و حیمایەمانەوێ ناوەمانەوێ تەکلیف لەم بکەین بچینە ئەم سیتی و لەو سیتی بچین بۆ سیتی و ئەی بۆ نایی گەڕەکە فەقیر دەشینەکان چارەسەرکەی ئەی بۆ نایی بەرنامەکەی جەنابی مام جەلال چارەسەرکەی ئەی بۆ نایی کۆمەڵی ڕەنجەرانەکەی کاینەوشیروان و شەیدارام و خاڵە شەهابم بۆ جێبەجێ بکەی نەهاتووی نەو کردووە تۆ ئیسا بووی لە حیزبی ڕەنجەرانەوە بووی بە محامی سەرمایەدار دکتۆر خۆت ماڵت هەر لە ڕزگاریە نەخێر ماڵم هەر لەو ماڵێنی لە دایک بووم لە سەرسنار لەگەڵ دایک و باوک ماژیم ئەو ڕەنگە خەڵک پرسیارکە بەرە وڵاتوان بێن ببینن کاکە باشە بەڕێز دکتۆر ئێستا کە ئێمە بەرنامەکەین باسی ڕۆژی سلێمانیەکەین دایان گەنج و خێزانی شاری سلێمانی ئێستا لە بیلاڕووسن لەو سەرما و نەهامەتیان لەو کۆچ لە شاون کە عامی هەرێمی کوردستانی گرتوتەوە هۆکارەکەی مەسەلەن بەتایبەت لە سلێمانیەوە دواتریش لە هەرێمی کوردستانە بەڕێز بۆچی ئەژێڕیتەوە هۆکاری سەرەکی تەوانە ئەمە قسە نیە دوای ئەو دراوسانەی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی لە 2015 بە سوپاسەوە بۆ پارێزگاری ئەو کاتە و من سەرۆکی ئەنجومەن بووم لە مانگی نۆیە چونکە ئەم زاهیرەیە پێنجەم جارە لە 75 ڕوویاوە لە 91 ڕوویاوە لە 96 ڕوویاوە لە 2014 و دوای شەڕی داعش ڕوویاوە
ئێستا لە 2021 بە زەمان لە هەمووی خەتەرترە چونکە عمقەکەی لە 2007ەوە بە هێواشی هەیە لە دوای کەوتنی کەرکووک و لە دوای وەزعی ریفراندۆمەوە دەستی پێکردووە چونکە هەموو جارێک وەکو چۆن عەبەسیەت لە دوای دوو حربەکە دروست بوو لە هەموو دنیاە تەنانەت پوچگەرایی دروست بوو وتیانی تر کە ئینسانەوە 10 میلیۆن بەشەر بەیەکەوە بکوژێ معنای ئینسان بوون چییە؟ باشە ئێمە ئێستا لەو قۆناغیین ئێمە کۆمەڵگای دوای جەنگ نین منە من بە هەموو دنیاوتووە ئێمە کۆمەڵگای ناو جەنگین ئەبێ خەڵک لەمە تێبگا ئێمە سەرۆگۆزیرانی وڵاتەکەمان مهدەدە بە درۆن ئەبێ هاوڵاتی ئەمنیەتی چۆن بێ من بە تۆڵم سەبەبی سەرەکی نائومێدیە نەک بێکاری و هەژاری و نەبوونی کار و ینی لە تۆپانەوەستاوە هەژاری و بێکاری نەخێ لە سلێمانی لە ئاستی عێراقا لەوانە لە کەمترینایە بە ئیستاشەوە بەڵام نائومێدیەکی گەورە هەیە نەبوونی بەرچاوڕۆشنی بەرامبەر ئایندە هەیە تۆ بە ڕێگایەکی زۆر دووراڕووی نازانیە چی بۆ کوێ نازانیە گەیتە کوێ لە بەردەمیشتەوە خەڵکەکەوێتە چاڵ خەڵک بۆرکانی سووتێنێ خەڵک زریان لە ناویە بە ئەیبینی لە بەردەم خۆتەوە ئەیبینی سامانی بلا ڕووزوانیە نابینی خەڵکە کوژرێ نابینی خەڵک ڕقەبێتەوە نابینی خەڵک بەتەلی دەرکاوی دەستی هەڵدراوە ئێتەوە چی ببینی یعنی خوا چی و پیشان با بۆی تۆ قەناعەتکەی نائومێدی هەیە هەمووی پیشان ناوی لایەکی تریان دروستبوونی فەرقێکی تەبەقی گەورەیە ئێمە هەتاکوونەوە یەک تانەوە شەشیش فەرقی تەبەقیمان نەبووە تانەوە شەش لە دوایەوە شەشەوە فەرقی تەبەقی بێشمار دروست بووە بۆ نمونە مناڵی هەژارێک نەوەنۆێنێ بە خۆپشاندان و بە زەخت و بە هاوار و بە چاکردن و بە وەزیر اینجا هێشتا لەو کۆلیجەی ناو شارەکەی خۆی وەرنەگیراوەکە دڵخوازێتی لە شارێکی تر وەرگیراوە باشە بەڵام کوڕی مەسئولێک زانکۆیەکی هەیە کوڕی مەسئولێک دوو زانکۆی هەیە کوڕی مەسئولێک لە ئەوروپاش زانکۆی هەیە ئەی کوڕی ئەم فەقیرە نەبوو شەڕی داعشی کرد ئەی کوڕی ئەم فەقیرە نییە دەستی کرێکارە و دەستکەنەی نۆچیە کرد لە گرانیەکەیە دەستی قلیشە بەر کوڕی ئەنفالەکان نەبوون کوڕی ئەمان کێ بوون سەرمایەکان لەکوێ هێنا ئەم مەقعدێکی نەبێ لە سەریدانی شێ ئەو زانکۆی هەبێ خۆم خەڵک تەکنۆلۆژیا هەیە ئەوروپا هەیە کرانەوە هەیە تۆڕی کۆمەڵایەتی هەیە خەڵک چاویە بینێ دەستی کورتە بەڵام چاویە بینێ چاوی تیژە ینی ئەوە نییە کە بڵێ 100% کەسەکە لەبەر بەراوردکاریە بەراوردکاریەتی بە ڕەفیقەکانی بەراوردکاریەتی بە شارەکەی بەراوردکاریەتی بە وڵاتەکەی بەراوردکاریەتی بە وڵاتی دەرەوە ئەڵێم ئەمە کەفاەتی منە بەڵام ئەی من لە چ بیئەیە کاژیم طبعاً خۆ من ناڵێم هەمووی ڕەوایە بەڵام بەشێکی زۆری ڕەوایە من هانی خەڵک نایان بۆ ڕۆشتن و ئەمە تەبریری ئەوە نییە تۆ لەبەرەوەی وڵاتەکەت کۆمەڵێک قۆرخیان کردو تۆ بۆ ئەوانی بەجێبێڵی ئەی تۆ بەجێهێڵی دایکت ئەی باوکت ئەی نەوەکانت ئەی بۆ لەوێکە جنسێکە وەرەگری یەکسەرە تێ بیتەوە بۆ سلێمانی و بیتەوە بەردەرکی سەرا و نۆکاوەکەی فەرج خۆی بۆ لەبەرە تۆ ناتوانانی ئەم هێڵداشە ببڕی ئێکە نایتوانی بیبڕی خۆ ناکرێت دایک لێرە بەجێبەڵی تو خۆ لەوێبی ئەم هێڵداشە بەتەڵی دەرکاوی بیلاڕووسا بڕوە ئەبێ لێرە بی چاکی بکەی ئەبێ لێرە بی بیگۆڕی ئەبێ بەدەنگدان بیگۆڕی فەرموکرد چەند چووە بۆ هەڵبژاردن من بە ئامار پێ دەڵێم نیسبەی حەقیقی ئەوانەی دەنگیان هێناوە لە 105 کۆمەلگاکە دەنگی نەیەونەتێ هەموو ئامارەکان ئەڵێن 115 خەڵک چووە 7.5 بەرەو ژووری زەربی لێیاوە باقیەکەی تری بە 40-50 حیزب هێناویانە باشە کاندیدەکەی دەرچۆ لە بازنەکەی منە 200,000 دەنگ دەر هەبووە بە 10,000 بە 5,000 دەر بۆ بە کاندید دەنگی سێ کەس دەرچووە دەنگەکانیان بە هەمویان 30,000 دەنگە ئەوانەی دەرنەچوون 70,000 دەنگە ئەمانە چۆن نوێنەرایەتی ئەمانە ئەم گەمەنتی بازنەی منەکەن بەچ بی تۆ دێک مشکلەمان زۆرە دیموکراسی معنای نەماوە هەڵبژاردن گۆڕانکاری نێناوەتەکایەوە تەمەنی حیزبایەتی وردە تەوریسیەت خەریکە لە بنەماڵەیەک هاو بۆ بنەماڵەکانی تر لە حیزبێک بچوو بۆ حیزبەکانی تر لە حیزب شایتومانمان پێنا خەریکەیەتە ناو مۆسەی حکومەت لە مۆسەی حکومەت دەچێت بۆ مۆسەی دەوڵەت ئەمە من قوبوڵیەکەم تۆ قوبوڵیەکەی ئەو مناڵەکەی من و تۆ قوبوڵی ناکە لەبەرەوە ئۆتۆمبیلی بەردەستی بازرگان مناڵی بازرگان ئۆتۆمبیلی بەردەستی بەرپرس ژیانی خەڵک بۆ سەرتاشینێ بچێ بۆ بەیروت بۆ گۆری وکرینێ بچێ بۆ ئەستەمبول ئەمە خەڵک بەڕوونی بینێ حکومەت یەرێمی کوردستان ئەبێ لایەنی کەمی تەوازون لە بینی داهات و خەرجیا دروستکە ئێمە ناکرێ بڵین لەبەرەوەی کە ئەمانە دامەزراندنمان کردوتەوە چەندی تێ تۆ 250,000 تێ ئەو بۆ بژێوی ژیانی ئەگەر خۆشی بەتەنیا بێ پێویستی بە 300,000 پەنجاکەی لەکوێ بێنێ
خودداشە مەزراندووە نابێ ئێمە خەڵک چاواشەکەین ئەبێ بژێوی خەڵک دابینکەین نەک دامەزراندن ئەبێ هاوسەنگی لە بینی داهات و خەرجیە بۆ خەڵک دروستکەین چۆن حکوومەت بۆ خۆی ئێستا هاوسەنگیەکە لە بەرامبەردەمی ئەوەی چەندی دەستەکەوێ و چەند خەرجەکە هەست ناکەی بەڕێز دکتۆر ئیرادەیەکی شاراوە هەیە پاڵنانێک بەو گەنجانە بکە لەبەرەوەی پێی وابێ کە میلەتێک یان کۆمەلگایەکی دەستەمۆی دەستکەوێت لەوانەیە هەبێ بەس هەڵەیەکی گەوراکە ئەوان بەو دڵشکاوی ئەنێرێ بەهێزی و بە پارەوە بە عەقڵەوە بە دیبلۆماسیەتەوەیەنەوە چونکە خەڵک خۆچێ بۆ ئەوێ دەست و پێسپی نییە لەوێ بێ خاوەنی بزنسی خۆی بۆ ئێمە لە گرانیەکە ئەگەر خەڵکی ڕەوەندی کوردی نەبووایمان لێرە بەشی زۆرمان لەبەر سامردین وەرەقەیشانە ناردەوە دا بە 9000 عایلەیەکی پێشە ئێخۆ ئەوانە ئیستا پێویستیان بە ئێمە بەڵام لە فەرترێکی زۆر ئەمە پێویستمان بەوان بووە ئەی لە هەڵەبجەیە ئەی لەوانی لە کەمپینە لە لۆبیکردنا بۆ کورد لە سەرخستنی کووردە دەوریان نەبووە نەمان توادی دەرەوە ئەنفال بگەێنن نەمان و توادی هەڵەبجە بگەێنن نەمان و تۆ وێنی حکومەت هێرێم کوردی کوردستان بگەێنن کاکە بڵێن داعشوای لێکردین نەمان کردووە نەمان وتووە بۆ ئێمە لەوانە پرسیان پێەکەین و سەروەرن بۆ لە مەیتریانە دوژمنن ئەبێ ئەو کللتورە لا کۆمەڵی قسە ئەکرێ مەسەلەن پەکەکە هۆکارە و حەشدی شعبی هۆکارە و ناوچە جێناوکان هۆکارە و دەستێک خەڵک ینی بەڕاستی دەستەیە دکتۆر مەسەلەن بەڕێزت لە حکومڕانیایی مەسەلەن محافظی شارێکی زیندی وەکو سلێمانی پێت وایە خەڵکە بێت دەستی لە پشت بێ بەدەست بڕۆ یاخود ئەو ناومێدیە کە جەنابێت بەو خوایە ئەو خەڵکە لەوانەیە ئەقەلیەتێکی زۆر کەم هەبێ بەڵام خۆ ئەو خەڵکەی ئێمە لە سلێمانی تۆڵی سلێمانی لە مقدمەکەیە بێخاوەن کاکە سلێمانی خاوەنی زۆرە سلێمانی گیری بەدەست خاوەنداری فرەکوێخاییەوە خواردووە نەک خاوەنی نییە خاوەنی زۆرە بەڵام خاوەنەکان دەوری بەرپرسیارەتی خۆیان نابینن ئەو ڤێلاکەی خۆی بە خاوەندارەزانێ ئەو بڕۆ هەر بەرپرسێکی ئەم شارەی من هەر سەرمایەدارێکی ئەم شارەی من ئێوە کورساتن کامێرەیەک بنێرە ئیتر ناوی ئەوانی تر ناڵێم باشە سەیری کە بزانە لە ڤێلاکەی خۆی هەموو سەوزایی و کێشەی ئاو و کارەبا و خەدەماتی بۆ خۆی حەل نەکردووە باشە چ قیمەتێکی هەیە تۆ لە سیتەک باخەکە جوانترین باخ بێ ئەگەر پارکی ئازادی وشک بێ ئەگەر هەواری شار وشک بێ ئەزانی ئیحساسی بەرپرسیارەتی مردووە ئێمە هەر کەسمان ئەوەنە ئەنانی بووین ئیتر بە تەسیری دوژمنەکانمان بێ بە کێبڕکەی بینی حیزبەکان بوو بێ خۆپەرستی ئەوەنە زیایی کردووە هەمومان ئەڵێن ئاگرە سوورە لە خۆمان دوورە بەڵام ئەکەم کە زێمان سووتێنێ باشە هەز ناکە ئەگەر ئەم ناومێدیە ئەم ڕێڕەوە خوارەی کە هاتووە بەردەوام بێ کارەساتی تر بەسەر هەرێمی کوردستانە هێنێ لەم بەرنامەی تو یاوتم پێشەوە ناوەسە 2000 کەس لەسەر لە بیلاڕووسە و کاتی خۆپشاندانەکان لەم بەرنامەی تۆوتم ئەم دۆخە بە عەقڵانیەت ئەسبابەکان چارەسەر نەکەین بە دوای دەمامەکردن و پەردەپۆشکردنی ئەنجامەکانەوە بین لەپڕ ئەم سەقفە کەسمان نازانین ئەڕوخێ بەسەر هەمومانە یەکەم کەس بەسەر ناکام قسانەوە بۆکەم بۆ ئەم سەقفە ڕووخا من و تۆ ناناسێ کاکزاناکێ و هەڤاڵکێ و کەسێکی ترکێ ئیستا واهیە ئەمە بۆ بەڕەشببینی نییە ئێمە دەرفەتی زۆر گەورەمان لەبەردەستایە ئەتوانین فرسەتی زۆر باشمان هەیە بەڵام ئایا ئەو ئیرادەیە هەیە ئایا ئێمە باشمان زۆرە فرسەتمان بە باشژاوە زانامان زۆرە فرسەتمان پیاوە مدیری مەکتەب بۆ لە مەکتەب مامۆساکان هەڵی نەبژێرن تۆ ناڵی من لە گوندەکان بە ئەنجومەنیشم کردووە تۆ پێدوانی ئیستا تۆ دەنگە کەمی کردووە تۆ ئیتر بە دوای دەنگا مەگەڕێ بە دوای ئیشا بگەڕێ بە دوای خزمەتا بگەڕێ تازە خەڵکەکە دەفتەرێکیشی بەرێ وعدە دەیاتێ وعد بە هەموو لایەگەیان ناشێ بۆ دەنگان لەبەرەوە تۆ ئیش لەسەر ئەمە مەکە مەڵێ بۆ دەنگان ئیش مەکە بۆ خزمەتی ڕاستەقینە ئیش بکە دەنگ بێنی یا دەنگێنی خەڵک ئاوێوێ حیزبەکەی من دەرچێ یا دەرنەچێ کارەبا بۆ خەڵک پێویستە حیزبەکەی من دەرچێ یا دەرنەچێ ئاوەڕۆی پێویستە ئاوی پاکی پێویستە ڕێگای پێویستە تەندروستی پێویستە دەرمانی پێویستە پەروەردەی پێویستە سەوزایی پێویستە ژیانی پێویستە وێڕای هەموو ئەو نەهامەتیانە وێڕای هەموو ناومێدیانە ئێستا حالیان چەند سەرچاوە هەیە کە ببێتە هۆکارێک بۆ بژانەوە یاخود بۆ جموجۆڵی ئابووری یان لانی کەم ئابووریش نەڵێن دارایی پارێزگای سلێمانیان شاری سلێمانی وەڵاهی یەکەم حکومەت هەرێمی کوردستان 2 ساڵە دەستی پێ کردووە کە بە هەوڵ بات پرۆژەی حەقیقی بکات
و نەختینە بخاتەوە بازار لەو پێشتەشی بێڕەسیت چەک و هێنانی و فرۆشتنی بە نیوە قیمەت لە 1970 بەڵندەران خۆیان کۆنگری ڕۆژنامە نووسیان کرد سقوتیان کرد تەحتیممان کردن ئەم چینە گرنگە ئەم چینەیە دەرفەتی کار دروستەکە ئەم کرێکار و خەلفە و بەناوەستای هەیە خۆ خاوەن کۆمپانیا نیەتی خۆ حکوومەت نیەتی دەستکردنەوە بە پرۆژەکان دەرفەتە کەرتی تایبەت زۆر هاوکارە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی یەکێتی ئەوروپا و نەتەوەیە گرتوەکان بە هەموو ئاژانسەکانیەوە جیئایزێتی ئەوروپی ئەڵمانی زۆر هاوکارمانن باسی سلێمانی یەکەم مبادراتی خۆمان مبادراتی ئیدارەکانمان دەست پێوەگرتن دۆزینەوەی دەرفەتی خەرجی هنداهاتی زیاتر یارمەتی دەربووە بە شەفافانە کارکردن بە هەدەرنەدانی پارە نەهێشتنی ئەم سەرۆسەر و قاچ و قوچ وای کردووە و ئامادەی خەڵک بۆ کارکردن داهێنانی ئیشی تازە ئیسا من پێشەوەی بێن بۆ ئێرە چوومە ڕێستورانتێکی ئەم شارە کە لە ئەوروپا شاشتیوا بە دەگمەن هەیە 48 گەنجی ئەم شارە ئیشی تیاکە واللهی کۆڵێک پێم خۆش بوو گلەی لەم نەکەن ئەڵێن تۆ چیت هەر پشتیواناماکەی بەڵێ خەڵکیان شاری سلێمانیان بەخوا شتێکیان کردووە لەبەر ڕێکلا من ناوەکەی ناڵێم بەڵام بەخوا من چوومەتە هەموو وڵاتەکانی ئەوروپا شوێنی ئاوام نەدیوە بەو خزمەتەوە بەو نرخە ئەچیتە شوێنی باش بەڵام تۆ پارچەیەکی ئەوەنە ماسی و بۆ ێنێ 26 یۆرۆ لێ ئەسەنێ نەک ئەم ئەمەی لێرەی خۆی بە 6 یۆرۆبی بە 6 دۆلاربی خۆی بەڕاستی لەبەر ئەوە ئامادەیەکی زۆر هەیە گەنجێکی زۆرمان هەیە دەرچوویەکی زۆرمان هەیە یەکەم شت ئەبێ وەزارەتی پلاندانان بێتەوە بە وەزارەتی پلاندانانی سەردەمی حکوومەتی بەعس بە ئەمانەتەوە بەڵێم سەردەمی ساماڵ مەجید فەرج کە خەڵکی ئەم سلێمانیە بوو ئەیزانی ئەم ساڵ چەند کەس لە پزیشکی وەرەگرێ لە هەموو عێراقا بەس دەرمانسازی لە بەغا هەبوو لە کۆلیجی دەرمانسازی لە زانکۆی بەغا هەبوو لە مووسڵ نەبوو کە چەند پێشکەوتوو بوو چونکە بۆ بە پێشماری پێویستی بوو نەک لە چەند خەڵک بێ دوکانی دەرمانفرۆشتندا کەرتی تایبەت و کەرتی گشتی بوو ئەبێت تۆ بزانیت ئەم ساڵ چەند کەس لە ئەندازیاری لەمانە وەرەگری چونکە 4 ساڵی تر پێویستێ بەمانەیە بۆ ئەم بوارانە لەگەڵ ئەمانە گەنە مەرحەلەی تەطبیق لە پۆلی 4 ناویان لە وەزارەتی پلاندانان هەڵواسراوە تۆ لە سمێڵ ئەمی تر لە گەرمک ئەمی تر لە لای ئێوە لە 4 قورنا لە بێتواتە لە سەرکەبکان ئەچێ ئەو ئیشاکات ئەمانە تا ئەو کاتە ئەم جیلانە تەقاعو دەبن ئەمانەیەتەوە شوێنی بە پلان منی سا پێ دەڵێم چەند سەرۆکی زانکۆ هەیە پێم بڵێ چەند سەرۆکی زانکۆ هەیە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ هەمویان خەتای ئەوان نییە سیستەمەکە وایە بتوانێت ئیستا تەلەفۆنی بۆ بکەی پێم بڵێ ژماری حەقیقی خوێندکارانی زانکۆکەی بە هەموو قۆناغ و کۆلیج و بەشەکانی چەنن چەندیان کوڕن چەندیان کچن لە ئیختیساسەکان چەنن لە ئەندازیاری بۆ نمونەیەمەوەی ساڵ و تومانە لە تەرسازی 50 کەسمان پێویستە بە ڕاگرەکە بڵێ بۆچی 50 کەسمان پێویستە ئەڵێ لەبەر ئەوەی کەفاەتی تەدریسی و منهەج و قاعە و تەطبیقم بەشی 50 هەیە من ئەمەم ناوێ دوای 4 ساڵ دەرفەتی ئیشم چییە من یەک خەتەرێ پێ بڵێم لە 2014 کە ئەم نەکبەتیە ڕووە کاتە کوردستان 283,000 کەس بەپێی ئاماری وەبەرهێنان لە کەرتی تایبەت لە کوردستان ئیش دەکەن 283,000 لە کەرتی تایبەت لە 2016 لە قوڵایی نەکبەتیەکەیە ئەمە ئەبێ بە 73,000 کەس بەم شێوازە گەورەی دابەز بەڵێ من ئامارت پێڵم بەرپرسیارم دی ئیستا کە 2 ساڵە بڵین موچە و وەزعێ گۆڕاوە بە هەمووی بووە بە نزیکەی 335,000 کەس دەوری 25,000 کەسی کرێکاری تورکی و ئێرانی و شتی ترن باشە؟ باشە ئیستاش بە مۆزعە نەگەشتوینەتەوە نیوەی 2014 حکومەت کە تۆ پێم ئەڵێی من دامەزراندنم نییە خەڵک تەقاعو دەبێ خەڵک ئەمرێ خەڵک شەهید دەبێ خەڵک وڵات و سەری خۆی هەڵەگرێ کەس ناخەیتەوە جێی حکومەتی ژەکەی بە ئەلکترۆنی هەمووی 33 بەکارێنێ چونکە مۆزەفەکانی من هیچیان نییە پێش 2009 دوای 2009 تەعین بوو بن باشە؟ باشە ئەمە چۆن نەتوانێت حکومەتی ئەلکترۆنی بەرێ بەڕێەوە چۆن نەتوانێت داتابیس دروستکە چۆن نەتوانێت بێت لە یەک پەنجەرەوە ئیش بۆ خەڵک بکە باشە وردە وردە کەفاعەت نامێنێ بچۆ بزانە لە ئاسایش لە ڕایت کەمترێ هەیە بچۆ شارەوانی بزانە چەند کەسیان ئەڵێن بۆ باخەکان خۆتان نایکەن بزانە چەند باخەوانی ماوە بزانە چەند کارگوزاری ماوە بچۆ تەربیە بزانە چەندی ماوە هەمووی خانە نشین بوو باشە تۆڵی بچۆ بۆ کەرتی تایبەت ئێوە کەرتی تایبەتیش نەماوە بۆ دەستی خستۆتە کەرتی تایبەتیشەوە سەرمایە و دەسەڵات و
هێزە بێ لای دەوڵەت بێ نابێ لای حیزب بێ حیزب نابێ کۆمپانیای هەبێ بەڕاستی حیزب نابێ کۆمپانیای هەبێ کە حیزب کۆمپانیای هەبوو و حیزبەکەش دەسەڵاتە بوو هێ وەڵی ترەڵێ حامیها حرامیە خۆی بڕێوەی دوورێ و تەواو باشە لە کۆتایە دواسەرنجی بە ڕێز دکتۆر ینی پەیامت بۆ خەڵک پەیامت بۆ ئەوەی کە بتوانرێت بەڕاستی کاتی ئەوە هات پێش شۆڕشێکی چاکسازی شۆڕشێکی پاکسازی شۆڕشێکی خزمەت گوزار دروست بێ لانی کەم بتوانین من هەموومان هەیە شتێک دروستکەین هەموومان بە بەرپرسیارە زانم بە ڕێژەی جیاواز لە خۆمەوە بۆ سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی حیزبە گەورەکان تا بە حیزبە بچووکەکانەکە هەمووی بەرپرسیارە بە ڕێژەی جیاواز ئەبێ هەر کەسێکمان بەلایانی کەمەوە ئەگەر دوو ئەوەنێ ئەو ڕێژەیە کە بەرپرسیارین ئیش نەکەین بەقەد ئەوەی بەرپرسیارین ئیش بکەین بە نەزاهەت بە دڵسۆزی وەکو ئەو پێشمەرگانی کە شەهیدە بوون وەکوانی لە شەڕی داعش شەهیدە بن وەکوانی لە ئەنفالە ئیستاژ چارە نووسیان نازانین واللهی کوردستان بە یەک مانگ تەجاوزی هەموو ئەم کێشانەکە و پشت بەخۆی ئەبەستێ نەچاوی لە دەستی بەغا ئەبێ حکومت لێرە وەکو ئەوسا دروستەکرێ لە گردەی دەباشان و لە گردی زەرگەتە تشکیلی حکومت دەکرێت لەسەری ڕەش تشکیلی حکومت دەکرێت نەک ئێمە بەستابین ئەوان ڕێکەون اینجا ئێمە لێرەوە بەڕێ بکەوین بۆیە ئەو ئیرادەیە دروست بێتەوە بێ پشت بەخۆمان بەستین پشت بەخۆ بەستن ئەوەیە کە ئەبێ دادپەروەری هەبێ ئەبێ یەکتر قوبوڵکردن هەبێ ئەبێ ئازادی هەبێ ئەبێ لە یەکتر قوبوڵکردنیش هەبێ و ئەبێ جیاوازی یەکتری قوبوڵکەین هەمومان لەم ئیشەیەکە ئاڵین کوردستان بەلەمێکە نقم بووەمان نقمەبین ئێکە بۆ بەلەمەکە کوپە زێڕەکانە باتەوە بەرەوە هەمووی بۆ تۆ بێ ئەی بۆ لە دەستکەوتەکەشا شەریک نەبین بەداخەوە لە کوردستانە میلەتەکە لە نەهامەتێکا شەریکە بەڵام لە دەستکەوت و دەسەڵاتەکانە شەریک نییە بەزە معادلەیە ئەڵێم ئەوەی بۆ خۆم پێم خۆشە بۆ تۆ پێم خۆش بێ هەموو شتێک چارەسەرە بێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەڤاڵۆ بەکر پارێزگاری سلێمانی سپاس بە هیوایەوەین کەمانە ببنە هۆکارێک بۆ ڕاستڵەشی ئیتر هیوا بە دیارمانەوە ناوەستێ ئەبێ ئەڕ ئێمە بڕووی و مێژوش زێمانەیەڵێ ئەرە وەڵا بینەرانی خۆشەویست لە یادی بنیادنانی و ڕۆژی سلێمانیدا پانۆرامامان پێشکەشکردن بە هیوای ئاوەدانی و خۆشگوزەرانی و استەقرار بۆ هەموو هەرێمی کوردستان ئێوەش هەر شاد بن و ئەمانەتی خوای گەورە بن.